هنرمند سردار قادر بو جارا دوی بخیرات نتت کن کتول کانال وین آماده بوی از بجم عرف جارا جی بکاره که هنری الدف ما حاضر و کلیپ اک دیاری بمینه اف کلیپ جی بناوی هولر سردار اف کلیپ جدار هنانا که پیف آوازد وی کلیپ ید وسترانید کنه ای تب مدابا دیار کنه زۆر سپاس ئەو کلیپە بریتە لە ئەو گۆرانی هەولێر کە پێشتیش ئاماژەم پێکرد لە چاوپێکردنەکەی تر ئاوازی ئەو گۆرانیە هەردی سەلاحە هونەرمەند هەردی سەلاح هاوڕێی خۆشەویست و هۆنراوەکەشی بریتە بەشی یەکەمی بریتە لە هەر هۆنراوەی کاکە هەردی سەلاح و بەشی دووەمی هۆنراوەکەی شاعری خۆشەویست هاوڕێی خۆشەویست فەرید مەخموریە سلااو ڕێزم بۆ هەردووچیان هەیە و دەرهێنەری ئەو ڤیددیو کلیپەش کاکە شاخەوان عەبدوڵایە هەر لێرەوە سلااو ڕێزم بۆ هەیە و کامێرەش کاکە یوسف لەشکریە و ستافەشی بەڕێز بەو کارەوە زۆر ماندوو بووین بەڵام لە کۆتاییدا کارەشی زۆر جوان دەرچوو ئومێد دەکەم ئەو زەماوەرە خۆشەویستی کە چاوەڕێ ئەو گۆرانی منن دەمێکە دەنگ و لۆیەکی زۆری لە دووە ئومێد دەکەم لە ئاستی پێویست بی و بەدڵیان بی من عاشقی ئاو هەولێرە هەرچەند دووربم بەدڵ لێرە من عاشقی ئاو هەولێرە هەرچەند دووربم بەدڵ لێرە سرداری بو چیستران هەولێری گوت چونکی خەڵکی هەولێرە یانجی خۆشیەکە ناوەڵا من لەبەرەوەی ئەو گۆرانێ بە هەولێر گوت بەڕاستی لەبەرەوەی هەولێر ئێستا وەکو دەزانن پایتەختە و هەولێر شارەکە کۆنترین مێژووی هەیە لە کوردستان ئێمە ئەو سەبەبانەیە گەرنا بۆ ئەوە نییە بۆ من شارەکانی کوردستان چ دهۆکە سلێمانیە کەرکووکە هەولێرە هەمووی بۆ من وەکو ڕۆڵەی یەک دایکن کە دایکەکەش کوردستانە بەڕاستی بۆ من هیچ فەرقی نییە و لە داهاتوودا لەوانەیە گۆرانی بۆ هەموو شارەکانی کوردستان بڵێن بۆ پەڕیشانازیەوە تەنها هەولێر بۆ ئەو گۆرانی بۆ هەولێر گوت کە شارێکی مێژووی کوردستانە کە ئێستاش بەردەوام ئەو مێژووە با بڵێن هەبوونی هەیە لە ناو ئەو شارە وەکو لە کلیپەکە دەبینن لە ڤیددیو کلیپەکە ئەمن هیچ وێنەی ئەرشیفیم وەرنەگرتیە هەمووی ئێستاش زیندوو هەیە ئەو شتانە لە هەولێر دەتوانن بڕۆن بیبینن ئەو چایخانانە ئەو گەڕەکانە کەواتە لەبەر ئەو شتانەیە زیاتر ئەو خۆشەویستیم بۆ ئەو شارە و لەبەرەوەی کوڕی ئەو شارەشم من بە واجبم زانی کە من ئەبەو ئیشە هەستم ئیتر بەو پەڕی خۆشحاڵیەوە ئومێد دەکەم بەدڵی هەموو لایەک بی سردار بریم که تا بجن دو کلیپ سیدنی وینه کردم و وی جاری تل کردستان هم که بجن هەولێری تا چه جوازی دی چه خوشیک داری والله عزیزم من يعني کاتێکی زۆر خۆشم لێرە بەسەر بردێرەوەتەی لێرە ماوە ئەو ئیشە جیاوازیشی زۆری هەیە لەگەڵ ئەو ئیشێکە من لە سیدنی کردیتم لەبەرەوەی ڕاستە سیدنی ئوسترالیا وڵاتەشی زۆر جوانە لە ڕووی ئاو هەواوە لە ڕووی جوانی جوانکاریەوە بەڵام ئەمە لێرە لە کوردستان خاوەنی عشقەچین ئەو عشقەی کە با بڵێن عشقی کوردایەتی و عشقی نەتەوایەتی ئەوە بۆمە زۆر گرنگە کە لەگەڵ ستافێک ئیش دەکەی هەمویان کوردن هەمویان وەکو برا هەمویان وەکو ئامۆزا تەماشا دەکەن و بە ئیشەکە هەڵدەستن چۆن ئەتوو بەو عشقە و گۆرانێکە دەڵێ کامێرەمانەکە و دەرهێنەرەکە و ستافی یارمەدیدەر و هەموو ئەوها بەونەوە عشقەی ئیش دەکەن لە بۆ ئیشانە ینی کەواتە ئەوە زۆر جێگای خۆشحاڵی بەڕاستی من عاشقی قلبم فدا برمي خلاص دمت شترين ئەو گۆرانی میوزیکەکەی لە هاوڕێی خۆشەویستم دەنیس شمشک کە کوردی با بڵێن تورکیا و کوردستانی تورکیا کە هەر لە سیدنی لەوێ دەژیاویش و ئیشێکی زۆر جوانی کرد زمینەکە و بناغەکەی لە هەر لەوێ دروستی کرد لە ئوسترالیا و سێت کەمان و سۆڵۆ شتیش هەموو لە تورکیای تەزیری کرد زۆر پێوەماندی بوو تقریبان ئەو گۆرانی ئەمە ساڵێک و یەک مانگە بەو گۆرانیەوە خەریکین تاوەکو ئەو بەرهەمە ئێستا لێ دەرچوو ئومێد دەکەم دووبارە ببیتە مای خۆشحاڵی ئەو جەماوەرە خۆشەویستی کە ماوە کە چاوەڕێ ئەو بەرهەمە دەکەن و سڵاو ڕێزی خۆم لێرەوە
بە هەموو ئەو جەماوەڕە خۆشەویستێک خۆم دەگەینم چاویان ماز دەکەم ئومێد دەکەم لە ئاستی ئەو متمانەی ئەوان بم کە هەموو دەم پاڵپشت من و هەموو دەم هێزێکی گەورەنە لە دوای سەردار قادرەوە. زۆر زۆر سپاس بۆ ئێوە.